بەتەوەری ستۆدیۆ دەست پێکەین کە مەراسیمی کردنەوەی کتێبخانەی خاتوو گەلاوێش لە ناوەندی ڕۆشنبیری وەرزشی گۆیژە بەڕێوەچوو کە ئەم مەراسیمە و کردنەوەی ئەم کتێبخانەیە بە سپۆنسەری بۆردی وێبسایتی خاتوو گەلاوێش بوو کە کتێبی جیاواز یاخود با بڵێن سەرچاوەی زانستی لەبارەی ڕۆمان هەروەها لە بواری مێژوو جوگرافیا و هەروەها لەگەڵ ئەوە شانۆفلێت و دەروونناسی و چەندین بابەتی دیکەی جیاجیا لەنێو ئەم کتێبخانەی لەخۆگرتە بوو. جگەلەوەش کۆبەرهەمی خاتوو گەلاوێژی پێشکەشکرا کە زیاتر لە 27 بەرهەمە هەروەها هاوکاتیشە لەگەڵ ساڵیادی وێبسایتەکەشە. ئەم ئێوارەیە میوانەکەمان دکتۆر ژینۆ عەبدوڵڵا بێت کە بەڕێزیان سەرنووسەری بۆردی وێبسایتی خاتوو گەلاوێژن گفتوگۆکەین لەبارەی ئەم مەراسیمەوە هەروەها لەبارەی ئەم کتێبخانەیە کە کراوەتەوە. دکتۆر بەخێربێی بۆ کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. دکتۆر ئامانجیکردنەوەی ئەم کتێبخانەیە چی بوو لە ناوەندی ڕۆشنبیری وەرزشی گۆیژە؟ بەڵێ زۆر سپاس بەڕاستی ئەمڕۆ کە ئەو کتێبخانەیەمان کردەوە بە ناوی خاتوو گەلاوێژەوە وەکو جەناب لە سەرەتای قسەکانتە ئاماژە پێکرد ناوەندی ڕۆشنبیری و لاوانی گۆیژە ئەکەوێتە ناوچەی قڕگا لە شاری سلێمانی هۆڵێکی بەرفراوانیان هەیە لە بواری وەرزشدا. بەڵام ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەرەکەیەکەی کە ڕۆژنامەنووس عەبدولنەجمە وتی ئێمە کتێبخانەیەکمان پێویستە گەنجان بە شێوەیەکی زۆر سەردانیانەکەن خوێندکاران داوای خوێندنەوەیان لێەکەن و خاتوو گەلاوێژ کە خۆی خاوەنی و جەناب 27 بەرهەمە و دواتر باسی یەکەین زۆر حەزی لە کللتوری بە خوێندنەوەیە کللتوری بە ناساندنی یعنی بێ کللتور خوێندنەوە بۆ گەنجان بە تایبەتی بۆ مێرد منداڵان و بێگومان ئەم کللتورە لە مناڵ و مێرد منداڵ دەست پێکا بۆ گەورە بۆیە بە خۆشحاڵیەوە کە پرۆژەکەمان پێگەیان زۆری پێخۆش بوو. ئەم کتێبخانەی کە کراوەتەوە لە ناوەندی ڕۆشنبیری و لاوانی گۆیژە ئێمە توانیمان بڕێکی زۆر لە کتێب لە سەرچاوی زانستی کە خۆی ئەبێتەوە لە زانستە مرۆڤاتەکان چونکە ئاستی ئەو گەنجانەمان ویست کە زیاتر حەزیان لە ڕۆمان بوو حەزیان لە بابەتی مێژووی بوو دەروونناسی بوو ئەو کات ئەو شتانی کە کۆمەڵناسی بە تایبەتی چیرۆک حەزیان لەوانە بوو بۆی ئێمە ژۆرمان بۆ دابینکردن و بەڵێنی ئەوەشمان پێدان کە ئێمە مانگانە یاخود لەگەڵ هەموو بڵاوکراوەکانی خۆمانە ئاگاداری ئەم کتێبخانەیە بین پەیوەندیان لەگەڵ ئابەستین بڵاوکراوەکانیان بۆ نێرین لە شوێنەکانی کەشەوە هەبێ بەڕاستی چونکە ئێمە ئەو پێش ئەمە فیدباکێکمان وەرگرت کە ژمارەیەکی زۆر لە گەنجان ڕووی تێکەن بۆیە بە خۆشحاڵیەوە ئەو کتێبخانەیە کرایەوە و بەردەوامی ویژەبین لەسەر پرۆژانە. دکتۆر باسێکی وێبسایتەکەمان بۆ بکەی با بزانین وێبسایتەکە چییە کە لە هەمان کاتیشە هاوکاتە لەگەڵ ساڵیادی وێبسایتەکە. زۆر سپاس دەستە خۆش بێ ڕاستەکەی هەموو ساڵیادێک لە دامەزانی وێبسایتەکەمە ئێمەوە بەرە و 10 ساڵە ئەڕۆین 10 ساڵ ئەم وێبسایتی خاتوو گەلاوێژ دامەزراوە. خاتوو گەلاوێژ خۆی خاوەنی 27 بەرهەمە لە بوارەکانی ڕۆمان چیرۆک کورتە چیرۆک نۆڤلێت هەروەها وەرژێڕان ئەدەبی مناڵان ئەم بەرهەمانەی کە زیاتر لە 27 بەرهەم بوو بەڕاستی وەکو پێویست خوێنەران نەیان بینی بوو و بەرهەمەکانی جەکجار چاپکراوە. ئێمە کە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر زای لەتیف کەریم پرۆفیسۆر دکتۆر نیانە و شوێن فواد مەستی کە ئەویش لە بۆردەکەیان لەگەڵ خاتوو گەلاوێژە دانیشتن بیرۆکەی دامەزانی کۆکردنەوەی بەرهەمەکانیان کە ئێمە بە هەموو بەرهەمەکانمان کۆ کردەوە. ئێستا خوێنەرێک ئەتوانێت بچێتە سەر وێبسایتەکە هەموو بەرهەمەکانی بە PDF بە شێوەیەکی زۆر ئاسان بە فری ئەتوانێت پێشکەشیکە و بەرهەمەکانمان چاپ کردەوە و لەسەر ڕاستپاردە و پێشنیازی خاتوو گەلاوێژ هەموو ناوەندەکانی ئەکادیمیەکان پێشکەشمانکردن کتێبخانەکان هەموو کتێبخانەکانی هەرێمی کوردستان بە شاری کەرکووکیشەوە پێشکەشمانکردن و ئێستا کە دوا بەرهەم بڵاو کراوەتەوە تایبەتە بە مێرد منداڵان کەلی ناوگردان بە تەمای لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزە پێشکەشی هەموو بەرهەم ئەو بەرهەمە پێشکەشی ناوەندەکانی خوێندنی بکەین بە تایبەتی ڕەوزە بۆ ئەوەی ئەمە ببێ کللتوری خوێندنەوە چونکە تایبەتە بە مێرد منداڵان کە تەمەنیان لە ئەو ئاستەیە لە ئاستی نووسینەکانیان پێشکەش ئەوانە بکرێ. هەروەها پرۆژەکەمان فراوانتر کرد هەموو بەرهەمانەی کە لەسەر خاتوو گەلاوێژ نووسراوە لێکۆڵینەوە توێژینەوە ناساندن نووسەرەکان بڵاومان کردەوە سیرمان کرد نووسەرێکی زۆری عەرەب لەبەروی خاتوو گەلاوێژ بەشێکی زۆری بەرهەمەکانی بە عەرەبی نووسیوە خۆشی عەرەبیەکەی باشە بەشی عەرەبیشمان کردەوە
بە هەمان شێوە نووسەران ئەدیبانی عەرەبیش وەکو چوارچێوەی ئەدەبی بەراوردکاری بۆ ناسانی ئەدەبی کوردی لەو ڕوانگەیەوە بەرهەمەکانیش بەشی عەرەبیش یعنی وەسایتەکەم هەم کوردی هەم عەرەبیە بڵاو کردوتەوە دامناوە خوێنەر زۆر بە ئاسانی دەتوانێت بچێت سەری ئەو بەرهەمەکانی بکات ئەو بەرهەمانی کە لەسەر نووسراوە و هەروەها ئێمە لە بۆردەکەشە هاوکاری ئەو خوێندکارانە ئەکەین کە باسی دەرچوونیانەیە ئەوانەی کە لە قۆناغی چواری زانکۆن بۆ بەشی کوردی عەرەبی ئینگلیزی کە باسەکانیان تایبەت دەبێت بە ڕۆمان چیرۆک ئەو بوارانەی خاتوو گەلاش کە پیان خۆشە هاوکاریانەکەین هەروە خوێندکارانی ماستەر دکتۆراژ بە هەمان شێوە دەرکامان واڵایە و کتێبخانەی کشمانەیە ئەگەر حەزەکی دوای باسیکەین لە پرۆژەکانی ئێستا باسیکەم کتێبخانەیەکەیە بیناکەمان لە بینایی خاکە فراوانە کتێبخانەکەمان ئۆنلاینە هەچ خوێندکارێک کە پێویستی بە توێژەرێک ئەدیبێک نووسەرێک پێویستی بە کتێب بوو ئێمە توانین بۆی دابینکەین و دوای بۆم گێڕێتەوە بەپێی ئەوەی دکتۆر کە باسی خوێندنەوە یاخود نووسینە عەرەبیەکانمان کرد و کتێبە عەرەبیانانمان کرد باشە چۆن بڵین بینەران یاخود خوێنەران لەوەتەی کە نووسینەکانتان کردو بە عەرەبی هەز ناکەن ڕوو لە زیاد بوونە یاخود ئەوە تا ئاستی خوێنەران لەو کاتەیە بەرەو زۆری ڕۆشتەوە یاخود بەرەو کەمی ڕۆشتەوە بێگومان بەرهەمەکانی خۆی ئێمە نەمان کردووە خۆی کراوە بە عەرەبی بەشێکی خاتوگەلایش خۆی کردوتی بە عەرەبی بەشێکی کۆمەڵێک نووسەر و ئەدیبی ناسراو لەوانە مامۆستا مستەفا ساڵح کەریم لەوانە جەلال زەنگابادی لەوانە مامۆستا عەبدولکەریم شێخانی بەشێکی خۆشی گەلایشخان کردوتی بە عەرەبی لەبەر ئەوەی نووسەرانی عەرەب زۆر گەلایشخانە ناسن زۆر توێژینەوەیان لەسەر کردووە ئێمە ئاوێنێکی زۆر بەرفراوانمان پیا کردووە هەم لە نووسەرە عەرەبەکان هەم لە نووسەرە ئەدیبە فراوانەکانی عێراق هەم ئەو کوردانەی کە کوردن و لای خۆمان و بە عەرەبی ئەنووسن و حەزەکەن ڕۆشنبیری عەرەبیان هەبێ ئێمە توانیومانە بۆ نمونە ئێستا لە بەرنامەمانە بیرەوەرەکانی خاتوگەلایشکەین بە عەرەبی بۆ ناساندنی ئازار و مەینەتەکانی گەلی کووردە کە لە نووسینەکانی خاتوگەلاوێژە ڕەنگی یاتەوە زمانی نووسینی کە بەرهەمەکانی خاتوگەلاوێ زیاتر ڕنگدانەوەی کۆمەڵگایە بۆ نمونە کێشەکانی ژنان لە ڕۆمانی کارکتەرە بۆ نمونە پێشمەرگە بۆ نمونە ئەو ئازار و مینەتانی گەلی کورد کە هەیەی هەمووی هەوێنی ئەتوانین بڵین شێوازی نووسینی خاتوگەلاوێ شێوازێکی ئەوەی گابریێل گارسیا مارکێز داهێناوە الواقع السحریە سەر ئامێزە کە هاوبەشیە کە لە بینی خەیاڵ و واقعی کۆمەڵگەیە بۆیە ئەدیبان و نووسەران زۆر بەرفراوانمە لەگەڵمانە زۆر کارمان لەگەڵاکەن بەردەوامیشن لەگەڵمانە لەسەر خەت کەواتە دکتۆر ئەتوانین بڵین پاڵنەری سەرەکی ئێوە چی بوو بۆ ئەوەی کە بەرهەمەکان بە عەرەبی بڵاو بکەنەوە یاخود بەرهەمەکانتان بە عەرەبی ڕوو لە زیاد بوون بێت وەک ئاشکرای ئێمە ئێستا لە چوارچێوەی عێراقین و هەر لە کولتوری خۆشمانە کە ئەوانەی کە زیاتر کە ڕۆشنبیرەکانیان فراوان بووە بۆی زمانی عەرەبیەوە بووە و خاتوگەلاوێژی خۆی بەهۆی ئەو دەربەدەریانی کە بەسەری هاتووە کە لە بیرەوەریەکانی باسی دەکات لە ناوچەی کە نەفی کراون بۆ ناوچەی لەسەر کوردایەتی بۆ ناوچەی ناوچەکانی خواری و عێراق بۆی ئەوە تێکەڵاوی عەرەب بووە عەرەبیەکەی زۆر باش بووە هەستی کردووە کە خوێنەرانی کورد بەرهەمەکانی وەکو پێویست نەکراوە بە عەرەبی بۆیە بەرهەمەکانی کراوە بە عەرەبی و بەهۆی ئەو ڕنگدانەوەی کە بەرهەمەکانی کە ئاوێنەیە کە بۆ هەموو کێشەکانی گەلی کورد تاکی کورد بە تایبەتی ژنان مێرد منداڵان بۆیە بەرهەمەکانی ئەگەر نووسەرێکی عەرەب توێژەرێک خوێندکارێکی عەرەبکەی خوێنێتەوە ڕنگدانەوەی ناخ و مەینەتی گەلی کوردی بۆ دەرەخوێ بۆیە بەرهەمەکان زیاد کراوە و خاڵێکی تریش بەڕاستی ئاستی ئەو زمانەی کە هەم وێبسایتێک کە بە زمانی عەرەبی هەمانە بە هەمان ئەو ئاستەیە کە لە ئاستە نێودەوڵەتیەکان هەیە لە ڕووی ئەدیبەوە لە ڕووی نووسەرەکانەوە یعنی زمانی عەرەبیەکەی زمانێکی زۆر زۆر بەهێزە کاریگەرە بۆیە خوێنەرەکانی زیاد کردووە کەواتە دکتۆر بڕیارتان نایەوە بەدەر لە زمانی عەرەبی ئەو کتێبانە وەربگێڕن سەر زمانەکانی دیکەش بە سوپاس بۆ پرسیارەکە و بەڕاستی لە بەرنامە و پلانەکانی داهاتوومانە کە ئێمە ساڵ بە ساڵ هەوڵین لە گۆڕانکاریە بین یەکێ لەو زمانانەی کە زۆر ئێمە بەردەوام لەگەڵ خوێنەرەکانمانە لە ڕێی ئیمێڵ و پەیوەندەکانی سۆشیال میدیایە کە وێبسایتێکمانەیە وەکو بەڕێز باسی کرد و جار بەجاری جێتە سەر شاشەکە و هەروە تۆڕی کۆمەڵاتیەکان هەمووی فەرهام کراوە ئەوانی خاتوگەلاوێژ بەردەوام ناممان بۆیێت یەکێ لەو نامانەی کە زۆر بۆمانیەت زمانی تورکیە یەکێ لەو نامانەی کە زۆر بۆمانیەت زمانی لاتینیە یەکێ لەو نامانەی کە زۆر بۆمانیەت زمانی ئینگلیزیە بۆی فراوان واتە خەڵکی داوایەکەن بەڵێ بۆ نمونە یەکێ لە بەرهەمەکانی خاتوگەلاوێژ بووکی ئاتەخانە کنەت ئاتەخان کە کراوە باسی خێزانێکی جاب هەوکو ئاماژەم دێت کە بەرهەمەکانی خاتوگەلاوێژ زیاتر خۆماڵیە یعنی وەکو ویسمەرە پرسیارە لەکەم شێوازی بەرهەمەکانی خاتوگەلاوێژ چۆنە باس لە چیەکەن کەواتە بۆمان باسکە بەڵێ لەو بۆ نمونە بووکی ئاتەخان
خان کە بۆیە زۆر داوامان لێکرێ بکرێ بە ئینگلیزی باسی کەسێک خێزانێکی شاری سلێمانیەکە کە کوڕێکیانەیە ئەچێ بۆ بەریتانیا لەندەن لەوێ خێزانێکی ئینگلیزی ئەخوازیەتەوە بۆ شاری سلێمانی باسی کللتوری پێکەوە ژیانەکە لەو کاتەیە لە شاری سلێمانی لێوان ئینگلیزیەکە کە چۆن توانێتی لە شاری سلێمانیە بژی بە زمانێکی کارکتەرەکان بە زمانێکی زۆر ئاسان زۆر سادا چونکە گەلایشخان لە کتێبەکانی تا بەرهەمەکانی بخوێنیتەوە تەوێ هەمی بخوێنیتەوە لە بیرەوەریەکانی باسی ئەوەکە کە زۆر سەرسامە بە نەجیب مەحفوظ زۆر سەرسامە بە ئەو ئەدیب و نووسەرانەی کە چیخۆف لە نووسینە گابریێل گارسیا مارکیز و ئەو نووسەرە ئەدیبە عەرەبیانە بەڵام ئەمە وای لێ کردووە کە کاریگەری بێ نەکو لاسەیام کاتەوە بەکو بیکە بە شێوازێکی خۆماڵی بەرهەمەکانی تری بۆ نمونە کەم نووسەر هەیە کە بتوان لە ئاست بۆ مناڵان بنووسێ بۆ گەورەش بنووسێ خاتوگەلایەش ئەو بەرهەمانەی کە هەیەی ڕۆمانەکان بۆ نمونە بەرهەمی بۆ مناڵانی شەیە لەوانە وەکو باسم کرد کەمکراو بە زمانی عەرەبیش کەری ناوگردان کە یەک تاکە بۆ مێرد منداڵان ڕۆمانی کەم هەس هەیە نووسینەکانی بۆ نمونە ئەگەر بەڕاستی بێسە پرۆژەیەکمان هەیە بەراوردی بکەین لەگەڵ ئەحلام مستەغانمیە لەسەر ڕۆمانی مێژووی چۆن ئەو ڕۆمانی مێژووی کردووە سەی بەرهەمەکانی خاتوگەلاوێژەکەی بە هەمان شێوە ئازار و مەینەتەکانی گەلی کورد بەڵام بە زمانێکی زۆر سادە ساکە نەک زمانێکی وابێ کە لە ڕووی ستاندەر نەبێ بەڵکو بۆ زمانە بێ کە هەموو کەس تیەکە زمانەکەی زۆر نزیکە لە زمانی خەڵکەوە زۆر تێکەڵاوە بێ بۆ نمونە لە ڕۆمانی کارەکەرە کە باس هەموو هینەکانیشی خێزانی کووردە تاکی کووردە باسی پێشمەرگا کە باسی بۆ نمونە قارەمانی گەلی کووردەکە لە شوێنەکانی ترە بۆ نمونە لە پرۆژەکانی تریشە کە کراوە بە زمانی عەرەبی بۆ نمونە کەهف شوجعان کە کراوە بە ئەشکەوتی درێران کە کراوە بە زمانی عەرەبی ئەدیب و نووسەرێک ینی کە بانگێژی شاری سلێمانی کرابوو سەرسامی ئەوە بوو کە بەس ئەم ڕۆمانە بخوێنیتەوە ینی سێ بەشە ئەشکەوتی یەکەم بەرهەمی خاتوگەلاوێژە نووسیوەتی کە بەس ئەو بەرەمە بخوێنیتەوە بۆ نووسەر و ئەدیبێکی عەرەب بەسیەتی کە ئازار و مەینەتەکانی گەلی کورد بزانێ بۆیە بەرهەمەکانی توانیوێتی ڕنگدانەوەکی قوڵی کۆمەڵگایە بەڵام بە زمانێکی سادا وەکو خۆشیە نووسێ بۆ زمانە قورسە نانووسێ کە کەس نەیخوێنێتەوە بۆ زمانە لاوازەش نییە کە کەم کەس تێنەکە بە زمانێکە کە هەموو چین و توێژەکان کەواتە دکتۆر ئەتوانین بڵێن بەرهەمەکانی خاتوگەلاوێژ ئەوەندە خواستێکی زۆری لەسرە هۆکارەکەی بۆ ئەو ئەگەڕێتەوە کە هەڵقوڵاوی چیرۆکی ڕاستەقینن بەڵێ بەشێکی زۆری لەبەر ئەوەی لە بیرەوەریەکانی شاباس دەکات کە مەینەتی و دەربەدەرێکی زۆری بینیوە هەرکو باسەکە هەر مناڵێکی لە شارێکی لەم کوردستانە لە چوارپارچەی کوردستان لەدایک بووە بۆی ئەو ئازار و مەینەتیانەوە توانیوێتی هەوێنێکی کاریگەری هەبێ بەسەر بەرهەمەکانیەوە زۆربەی نووسەر ئەدیبەکان جیهانیەکان تەنانەت ئەوانی کوردەکانیش لای خۆمان هەمان کاریگەریانە خاڵێکی تریش ئەوەیە ڕۆمان نووسین ئەگەر بکەینەوە بۆ مێژووی ڕۆژنامە مێژووی نووسینی ڕۆمان لای کورد یا لە خۆرڵاتی ناوەڕاست بەڕاستی کەم ژن هەیە ڕۆمان بنووسێ بۆ نمونە مێژووی ئەگەر بگەڵین بۆ باشووری کوردستان لە دوای ئەوەی کە مامۆستا نووسیوێتی بەرهەمەکانی مامۆستا برایم ئەحمەد کە بەوەی ژانی گەل مامۆستا حسێن عارەب دواتر بەرهەمەکانی تر کە نووسراوە کەم ئافرەتمان بینیوە بەڵام گەلایەشخان ئەم هونەرە هونەریش ئەوروپی هاتووە بۆ خۆرڵاتی ناوەڕاست تەنها لە ناو وڵاتانی عەرەبیشە کەم ڕۆمان نووسی بە توانای عەرەبمانەیە بەڵام گەلایەشخان ئەم دەسیاوت ئەم ئەرکە قورسە بەهۆی ئەو کاڵم بانگراوندە ڕۆشنبیریە قوڵەی کە هەیەی هەم بەهۆی خێزانیشەوە کە مامۆستا برایم ئەحمەد کە خۆی باسێکە هاوکاری بووە هاندەری بووە بۆ نووسین پشتیوانی کردووە پشگیری کردووە بۆیە پرۆژەکانی بەو شێوەیە و خاڵێکی تریشی تا ئێستا خاتوگەلاوێژ خوێنەرێکی زۆر جددی بوارەکانە بەردەوام ڕۆژنامەکانە خوێنێتەوە بەردەوام ئاگای لە ئەدەبی فارسیشە بۆ نمونە بەرهەمێکی عەزیز نەسینی وەرگێڕاوە لە زمانی فارسیەوە یعنی زانینی زمانی فارسی عەرەبی ئینگلیزی توانیوێتی بە شێوەیەکی زۆر جوان تەوظیفی بکە بۆ زمانی کوردی بۆ کارەکان بۆ بەرهەمەکان بەو شێوەیەکە خوێنەری کوردی بە جدی سەیری بکات. زۆر باشە. دکتۆر ئێوە وێبسایتی خاتوگەلاوێژتان هەیە کە سەدان سەرچاوەی زانستی لە خۆگرتووە بەڵام لەلایەکی دیکەوە ئەم کتێبخانەیەتان کردوتەوە چۆن ئەم دوانە ئەتوانین هاوسەنگ بکەین یعنی ئەتانەوێت لە ڕێگەی کردنەوەی ئەم کتێبخانەیە و لە هەمان کاتیشە کە ئەم وێبسایتە هەیە ئەتوانین لە ڕێگەی مۆبایلەکەمانەوە بینەری و زانیاریانە بین ئەتانەوێت چ شتێک بگەێنن
بەڵێ ئێمە کتێبخانێکی فراوانمانەیە لەگەڵ بێدە لە وێبسایتەکە ئەو کەسانی کە هەچ کەسێک بیوێت کتێبێکی پێویست بێ هەر لە وێبسایتەکەەوە هەمانگە لەوێ ئەتوانێت فۆرمەکە پڕکات و بە زودینگا کتێبەکەینێ کتێبخانەکەی خاتووکەلای کە خۆی کتێبخانەیەکی خۆی هەیە وەکو جەناب ئاماژۆ پێکرد بە سەرچاوی زانستیمان نیە بەڕاستی زانستی و پزیشکی ئەینە هەموو سەرچاوەکان کە هەوڵمان ناوە توێژەر ئەکادمی پێویستی بەچی بێ لە بوارەکانی زانستە بڕۆڤاتەکان زمان مێژوو جوگرافیە دەروونناسی ئەوانەی کە پێویستە و کاریگەری بۆ کۆمەڵگەی ئەم کتێبخانەیەمان هەیە ئەم کتێبخانەیە بەڕاستی خاتووکەلایەش حەزەکە کولتوری خوێندنەوە لە ناو تاکشی کووردا وەکو ئەزانن خوێندنەوە خۆراکی ڕۆحە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە تا ڕادیەک نەڵم کەم بۆتەوە نەبووە لە ناو هەرێمی کوردستانە کولتوری خوێندنەوە باشە بەڵام وەکو ئاسی پێویست نییە بۆ نمونە کتێبێک کە چاپەکرێ چەند خوێنەری جدی هەیە چەند چاپەکرێ بۆ نمونە هەرێمی کوردستان ژماری دانیشتوانەکەی چەنە جاری وایەک نووسەرێک بۆ هەموو توانایەوە تەنها 500 نوسخەکە ئەمە ئەگەر چ نووسەرەکە ناسراویش بێ ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە تا ڕادی کولتوری خوێندنەوە لە ناوەندەکانی خوێندنە خۆی لە خێزان و دەست پێکە دواتر باختەی ساوایان پاشان بۆ خوێندن ئەمانە کەم بۆتەوە بۆیە ئەو ڕۆڵە فراوانە هەیە بۆیە بۆ نمونە بەرامەکانی خاتووگەلاوێش کە هەبوو لەسەر ڕاستپاردەی خۆی بە بەلاش یعنی بە شێوەیەکی بەلاش پێشکەشی هەموو کتێبخانەکانمان کردو لای هەرێمی کوردستان پێشکەشی هەموو کتێبخانەکانمان کردو ناو زانکۆکانە بۆی بچێتە ناو زۆرترین کەسەوە زۆرترین کەس سوودی لێبینێ کولتوری خوێندنەوە بە شێوەیەکی زیاتر ڕەوای پێ بدرێ هانی بدرێ تاشی کورد زیاتر بەتایبەتی لە ناو مناڵانە لە ناو ڕۆزەکانە بەتایبەتی ئەو بەرهەمانەی خاتووگەلاوێژیش تا ڕادێکی زۆر ئاوڕی لێ نەدرابووە بۆی ئەم وێبسایت و کردنەوەی ئەم بەرهەمانە زیاتر سوودمەند دەبێت. دکتۆر کەواتە پلان و پرۆژەی داهاتووی وێبسایتی خاتووگەلاوێژ یاخود کتێبخانەی خاتووگەلاوێژ چی ئەبێت؟ لەگەڵ ئەو تیمی کە پێشتر باسم کرد بەڕێز پرۆفیسۆر دکتۆر زای لەتیفکەریم و دکتۆرەنیان نەوشیان فواد مەستی کاوانیش بەردەوام خەریکی پرۆژە و پلان بۆ ئەمە یەکەم شت بەتەمای بەشی ئینگلیزی بکەینەوە و هەوڵین زمانی لاتینەکەش بەشێکی بکەین و بیرەوریەکانی من بکەین بە زمانی عەرەبی چونکە خەڵک زۆر داوایەکە و هەمان کات بکەین بە زمانی تورکیش و فراوانترین پرۆژەمان ئێمە مێزگردیشمانەیە بۆ نمونە هەموو جمانیەک تەورد هەڵەبژێرین تایبەتدا بە تەوەری مۆسن ڕۆمان مێژوویی بوارەکانی تر تەنانەت بەتەمای لە بەرنامانە پەیوەندی نێوان جەنابی سەرۆک جەلال تاڵەبانی و جەواهیری لە بواری چۆن بووە ئەم تەوەرانە هەڵەبژێرین بە کەسانی پسپۆڕ و شارەزا و لێرەشەوە زۆر سوپاسی کەناڵی کورسات دەکەم کە بەردەوام لەگەڵ ئەو مێزگردانەیە ئەنی هاوکارمانە بۆ بڵاوکردنەوە ئێمە لە وێبسایتەکە بڵاوەکەینەوە ئەمانوێت زیاتر کولتوری خوێندنەوە و بەرهەمەکانمان زیاتر چڕکەتەوە و کردنەوەی ئەم کتێبخانانە لە شوێنەکانی تریش بەردەوامە بێ هاوکاری هەموو ئەو شوێناناکن کە پێویستیان پێێتی بکرێتەوە. زۆر سپاس بۆ ئێوەش دکتۆر بە هیوای بەردەوامی ئەمویست پرسیارێکی ترە لێ بکەم باسی ئەوەت کردتە بەشی پزیشکیمان نیە لەم هەموو بەشەیە ویستم هۆکارەکەی بزانم بۆچی بەس بەشی پزیشکیمان نیە. وەڵا ئێمە ڕاستەکەی وتمان پێشتر ئێمە یعنی فیدباک وەرەگرین ئەو خوێنەرانی کە سەردانمانەکەن بەشی پزیشکی و ئەمانە زیاتر ئەگەر هەشمان بێ ئەمە پێشکەشتێکین بە شوێنەکانی ئەو شوێنانی خۆیمین بۆ کۆلێجی کتێبخانەی کۆلێجی پزیشکی لەسەر خواستی خوێنەرە بێت ئێمە لەسەر خواستی خوێنەر کارەکەین ئەوان چیان پێویست بێت ئێمە بەپێی توانای ئەوان بەپی هاوکاری ئەوان و ئێمە زیاتر کۆمەڵگەمان حەزی لە زانستە مرۆڤایەتەکان ئەوانە ئەوانی کە جەنابوت پزیشکی و ئەوانە کە تایبەتن لە ڕووی سەرچاوی زانستیەوە خوێندکارانی کۆلێجی پزیشکی زیاتر سوودی لێبینن و ئێمە هەمویانەوە لە ئەو کتێبانە لە ڕەفەکانمانە نەمێنێتەوە خوێندکار بیبات بهێنێتەوە بەردەوام لە حرەکە بێ سوودی لێبینێت. دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەگەڵ ئێمە بووی بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر ئێمە هیچ شتێکمان نەماوە سپاسی بەڕێستانەکەین کە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس بۆ تۆش.